وێرەی کوردستان 24 لە باشووری کوردستان ئەفدەمە باش ئەکسترا پێشکەش دەکرێت ئەمە یەک هەفتەیان ئەگەر بڵێم نزیکەی هەفتەیەک زیاتر کەمترە باسی نمونەیەکی زۆر جوان دەکرێت لە ناو سۆشیال میدیا ئێمەش یەک دوو جار باسمان کرد لە ئەکستراویش نمونەی وەفای مرۆڤەکان لە بوو گیانەوەرەکانەکە هەتا لە کاتی مرداربووریشیان گریانێکی زۆری بۆ دەکرێت و دڵیش کەسەکان زۆر ناخۆش دەبێت دەنگ دەداتەوە هەواڵەکە دەگاتە ڕادێ ئەوەی کە ئەم کەسە لەبەر وەفای لە بوو گیانەوەرەکەی کە تەمەنێکی زۆر پێکەوە ژیاون ئیتر خەڵات بکرێت لەسەر ئاستی ناوخۆ دەرەوەش هەمووشتان دەزانم مەبەستم باسی وەفای لەنیا بوو بۆ ئەسپەکەی جسن و ئەمجارە باسی لەنیای ناکەم بەڵام هەمومان دەزانین لە قسەی کوردەواری هەیە دەڵێ خۆ پەنجەکانی دەست هەمویان وەکو یەک نین ئەوە نمونەیەکی جوان بوو بەڵام بەداخەوە ئەمڕۆ نمونەیەکی زۆر ناشرینی سەرەداییە ئەنجی ڕەفتاری مرۆڤەکان لەگەڵ گیانەوەرەکان دەکەین هەر دیسان لە ناو کوردستان بووە دیسان بەداخەوە کە ئەمڕۆ بەتایبەت ڕووداوێک هەموو سۆشیال میدیای کوردستانی داگیر کردووە خەڵکانێکی زۆریش بەتایبەت ئەوانەی کە داوای مافی ئاژەڵان دەکەن و خەڵکیش بەگشتی دوێنێ و ئەو ڕۆژ هەمویان باسی ئەم ڤیددیویان کرد چ ڤیددیوەکەوتە لەم وێنەدا گوێ درێژێک دیارە ئەوەی یەک هەفتەیە باسمان دەکرد کە نمونەی وەفایەکی جوان بوو ئەسب بوو بەڵام ئەمەیان گوێ درێژە ئەمەشیان ئۆتۆمبیلێکی تەکسی چییە ئەوەتە بە پەتێک بە گوریسێک گوێ درێژەکەی بە ئۆتۆمبیلەکەی بەستووە ڕادەچێشێ بە خێرایەکی زۆر تەکسیەکە دەڕوە بگەڕێنەوە ئەوتە ئەم ڤیددیوە لە تیکتۆک لە سناپ لە ئینستا لە فەیسبوک لە هەموو پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا ئیتر هەموو ئەم ڤیددیۆ بڵاوبوویتەوە لە دوێنێ ئەوڕ ئەمە لە چ ڕێگاکە ڕێگای ئامێدی بۆ دهۆک ئەوە چ کارە ساتێکە بوو بەم شێوەیە ڕەفتار لەگەڵ گیانەوەران بکرێت و ئەم ڤیددیوە پێش ئەوەی خەڵک لە لای خۆیانەوە شەیریکەن و بڵاوی بکەنەوە ڕێبەری هاتنو چۆنە دووکێ بخۆ تایبەتیژی وێنەیان وێ تڕۆمبیلێت گەل وێنەیان تڕۆمبیلێن پۆلیسان گەل وێ وێنەیان تایبەتیژە بێت هاتنە گرتن ژاڵی وڵاتیەوە بڵاو کرینە چ گوتیال سەرڤێ ڤیددیۆیە ئایا سزاکەی ئەم کەسە چی بووە چی بەسەر هاتووە دوای ئەم ڕووداوە یان ئەم ڕەفتارەی کە لەگەڵ گوێ درێژ گوێ درێژ بوو چی تشتێکی وسەبێتەکردن شۆفێر هاتە دەستە سەرکردن بە تڕۆمبیل و طبعاً ژلای پۆلیسین هاتنو چۆنە قەزا ئامێدیەوە ئەمەیان جێگای دەستخۆشیە بيونية پیغمبر محمد درودی خواه لبید دفرموید ارحموا من في الارض يرحمكم من في السماء دلوفانية بتايبتجي سر خدان رح هر تشتكي سر عريب كن داكو يل عسماني خدای مازنا برحمة خود قال وداب كد اما فيديو دهيبي ام كارساتنا بردا من امروش فيديو چي ديكا ديسان بلابوا ديسان همان كارسات ديسان راكيشاني قدرش لري اوتومبيلوا اوتا اما هشتان كارسات را هەرچەند گوێ درێژەکە پاشای ڕێوە کرد یێ هەوڵ دەت پەلە بچێت دیسا ژاڵیە تڕۆمبیلێ هاتیە گرێدان و هاتیە ڕاکێشان ئەمە چێ بۆ ئەم شتانە ڕوودا هەر ئەڤەژی تایبەتیژی ئەتناڤە سنوورێ دووکی دەبیە لە ئالیە زاخۆ بەبیە تایبەتیژی ئیدارەیە سەربەخۆ زاخۆ لەم ئالیە باتیفۆ بیە یەکەمیان لە ئامێدی بۆ ئەوەی دووەم باتیفۆ بۆچی کۆرەساتە تو سات چێت بنە و بۆچی خەڵک وان ڕەفتارات گەل گیانەوەرێ تۆ ساتکن گیانەوەر تایبەتیژی هوسا تایبەتیژی گودرێش گەلەکە پندێ بناوبانگە گیانەوەرێکی بێدەنگە گیانەوەرێکی متە گیانەوەرێکی گەلە کاریکاریان مرۆڤات کرد خەڵک گەلک تووڕە بینە بابزانم ئێوەش زۆر تووڕە بوون کە تازە ڤیددیۆکانتان بینی ئەوانەی نەیان بینیوە لە سۆشیال میدیا هین بێژن چه سەرەدەری گەلڤۆن مرۆڤ بێتەکردن ئەڤێن کارێن هوساتکردن ڕەفتارێت هوساکردن والله خاڵ و بێوجدانی نە حتا vê derece هیویاوی چنده سزا کلدیف وجدانوی بدنه سامی جلال هنرمندێکە لە بادینان دەنگە چیز تایبەتی هەیە ئەویش هاتە سەرخەت دەڵێ بێوجدانیە چاوا کارێکی وسڵاتی تەکردن الدیف یاسۆیەکی تایبەتی سەردەری گەل کەسن وسە تاوانبارێن وسە چونکە ئەوە تاوانە بەرامبەر ڕوحێک کراوە دەبێت ڕاست وی دادگەه بکەن زیندان بکەن بەدەلمزیری ئەو ژوێت بێژن بێژن چه سزاک بێتە دان حیوانێکی بێ زمان بێ ئاخفتن نەچێت خۆپارێزت نەچێت بەرگریەش خۆ بکرد دەست خۆش بەلێ خۆزی ژمارە تابلۆیە تەکسیژی دیار بۆ تاکو حەدکەوی چوو بۆ پێتان باشە ژمارەکەش دی هەربیانتەوە بەسە سزای خۆی لەلایەن دادگا وەردەگرێت پێش ئالیە پۆلیسەوە دەبێت ئەو شۆفێرە تەکسی بە بێتە گرێدان و پۆلیسەکە پاژۆت ئەو سزای چی زۆر قورسە
زاکەی زۆر قسە دەڵێ ئەم شوفێر تەکسیەش دەبی بە تەکسیەکەیەوە ببەسترێتەوە پۆلیسێک ڕای بچێشی ئەم ئاژەڵە بەستە زمانە چی کردووە تاوای لێ بکەن ئەگەر مرۆڤ وجدانی نەبوو لە هەموو ئاژەڵەیەک دڕندەترا مامۆستان نەجم عەبدوڵڵاوە دەڵێ ئێوە دەڵێن چی ئەگەر مرۆڤ حتا ئەگەر عەقڵیشی هەبی بەڵام وجدانی نەما ئیتر دەبتە دڕندەترین بوونەوەری سەرزەوی ئەف تشتێت هەنێش بێوجدانیە چێت بنیۆژی چی مەسارێ دێرکەوین ئشگوه درێژە وتنەوە کوردستانێدا خەریکە هیوادارین واشی لێ نەیەت لە وڵاتانی ئەوروپا سوستاندنی قورئان و بێڕێزیکردن بەرامبەر قورئانی پیرۆزیەکانی ئاینی ئیسلام پیرۆزەکانی وڵاتان خەریکە دەبتە دیاردا چکە یەکەم و دووەم و سێوەم و چارەم و پێنجەم جار نییە ئەمە دیسان دووبارە بووە لە چێ لە کوپنهاگن لە دانیمارک ئەوە گەنجێکە خۆی حاضر کردو کۆپێکی قورئانی لەسەر دارەچی دانراوە لەو لاشی لەسەر عەردەکە ئەوەتە بچین ببینین لەسەر عەرزەکەش ئاڵای عێراقی دانەوە بێڕێزی لە بەرامبەر ئاڵای دەکا لێرەش ها وێنەی پێڵاوە دیارە لەو لاش بەتەمایە قورئانی پیرۆز بستێنێ لە ناکاو ئەوەتە ها لە ناکاو ژنێک دێ ژنەکە لە سەر و سیمای و لە قژی و لە جلو بەرگی هەموو شتێکەوە پێی دەچی ئەوڕۆپی بی خەڵکی دانیمارک بی پێش ناچی مەسەن ئەوانەی کە لەسەریان نووسینیوە پێ ناچی کە موسڵمان بێ ئەم ژنە دێ بوو ئەوەی قورئانی پیرۆز هەڵبگیرێ و ڕێگری لەم دوو پیاوە لەم دوو گەنجە بکە کە بەتەوانە قورئانی پیرۆز بستێنن لە بەرامبەر باڵیۆزخانەی عێراق لە کوپنهاگن لە دانیمارک زاری یەکەمیش نییە وەکو گوتم هێدیۆت بتە دیۆردە پیڤایکە تایبەتیژی ڕێز بەرامبەر پیرۆزیین ئیسلامی ڕێز بەرامبەر پیرۆزیین هەر ئاینێکی بێتەگرتن لە کاتی ئەو ژنە دێ قورئانی پیرۆز هەڵدەگرتەوە گەنجێک دیسان کە ئەمانە چەپڕەوەکانن توندڕەوەکانی مەبەستم توندڕەوەکانی دانیمارک ناوی خۆیان دێناوە گەنجەکانی نیشتیمان پەروەری دانیمارک یەکێکیان دێ پەلاماری ژنەکە دەدا و دۆنتە سەر عەردی لێ دێت ئیتر پۆلیسەکانیش دێن بۆ ئەوەی دەستی وەردان بکەن قورئانی پیرۆز لە ژنەکە وەردەگرنەوە دەدەنە دەستی ئەو پیاوە دیسان کە بەتەمایە بستێنێت لە جیاتیەوەی ڕێگری لەم کارە ساتە بکرێت کە ئیتر خەریکە پەیوەندیەکانی دیبلۆماسی لە بینی وڵاتانی ئەوروپا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا عێراق لە سەرەتایان خەریکە تێک بچێت پێڵاوێکی لەسەر قورئانی پیرۆزی داناوە ئەم دوو گەنجە و دواتر بەتەمانە بستێنێنەوەتە لە ناکاو ژنەکە دێ ئازایانە ئەف ژنە پێ ناچێت یعنی موسڵمان بێت نزانم خەڵک کۆسا نویسینە پێی دەچی هەر بە خوشی خەڵکی دانیمارک بەڵام ئەم کار و ئەم ڕەفتارە گەلە پێ نەخۆشە چونکی ئەوجی هەست پێتکن سفکاتی پێکردنە ئاینە و سفکاتی پێکردنە پیرۆزên ئاینە نەش ڕەوشتی مرۆڤاتیەیە ئەف کارێ تێتەکردن کارێکی هۆڤانەیە لە کوپنهاگن لە دانیمارک خانمێک لە بەردەم باڵیۆز خانەی عێراق ڕێگا لە دوو کەزی تونتڕە و دەگرێت کاتێک دەیانەوێت قورئانی پیرۆز بستێنن کومنت چاوبین کومنت گەلک پاڵپشتیاوێ ژنێ و ڕەفتارەوەیەکی نەکۆسە وەکو شێرە ژن هاتووە بۆ ئەوەی قورئانی پیرۆز لە دەستی ئەمانە دەربێنێت بەڵام بە داوای یانێ بەداخەوە پۆلیسەکان هیچ کاردانەوەکی باشیان نییە لە بەرامبەر ئەوەی کە لە جیاتیەوەی ڕێگری لەم دوو کەسە بکەن کە پەلاماری ژنەکەن نەدەن بەڵام پەلامار دەدرێت کومنت ئەم بزانی کە کارڤەدانێن خەلکی چۆنە سیاسەتێکی گەورە و پیس دژ بە عێراق بەڕێوەیە ڕێکەوت عەبدولحەکیم سیاسەتێکی گەورە دژ بە عێراق یان دژ بە ئیسلامە ئێوە دەڵێن چی ئەمە دەستێکی خراپ و فیتنەی دژی عێراق و ئیسلام لە پشتەوەیە هیچ بژن کارێکی ڕێکخستیە تێتەکردن هێندە کەسە دەبێن خوب ناوبانگ بن گوت نەکە کوردیە هەی جهێوێنی نازبێرێت بێژن ئەو کابرەیەکیوە سەرکانیە گوندی دەست خۆش شێرەژن ڕۆسپی بێ بەڕاستی شێرەژن بوو خەڵکێکی زۆر لە وڵاتانی تر ناتوانێت ڕێگری لە بەتایبەت لە مومیکای بکەن بەڵام ئەم شێرەژنە لە ناکاو دەرکەن ئاخیری خێر بێت ئەوە یاری سیاسیە یاریەکی سیاسیە یان یاریەکی نازان بڵێن چی یاریەکی ئاینیە دژ بە ئاینی ئیسلام پۆلیسەکانیش تاوانبارن بوو دەڵێ چۆن دەبێت وا ڕێگایان بدەن ئەم ئاژاوە دروست بکەن یان ئەم ئاژاوە دروست دەکەن لەسەر زادەکان خۆ ئەوان کەسە تایبەتیژی عالی یاسایی و دادگاه داخواست کرینەک و
چاڵکێکە و ساڵی بخن نەڤە جۆڕایکە چاڵکێن و سەر ڕێگە پێدراینەت ناوە وڵاتین ئەوروپای دەکو هەر کەسەکی ئازادە تایبەتیش بووی چاڵکی ئەنجامدانێ خۆپیشاندانێ ئیدی کاغەزێکی یاسایان پێ دەدرێ بۆ هەیە هەر کارێک بکەیت بەس چاوە بی ئەوەی وەلێ بێت و حتا پەیوەندی ناو وڵاتەش دەکچن بەرەفکی بە دەبێتە دیوار دەیانژی دێ ڕێگریەک وان کار و وان ڕفتارەتەکردن نزان بەس هێشتاژیت بەردەوامن مال دەستپێکی بەحسا گودرێژی کرد ڕفتارت مرۆڤ هەڵ بەرامبەری فەقیری وێجارەیە بەحسا وی سای بکەین عاشێڕیەوە ها بە دەموچاوی زۆر فەقیرە تەماشای خانمی یەکەمی ئەمریکای دەکا ئەمە سەگی خێزانی بایدنە جو بایدن سەرۆکی ئەمریکایە ئەم جارە باسی قسە عەلەق و بەلەقەکانی جو بایدن ناکەم و باسی سزادانی کوڕەکەش هاتەر بایدەنیش ناکەم چونکە خەریکە دەچێتە بەردەم دادگا زۆر تاوانی لەسەر ئەم جارە سەگەکەشیان تاوانبارە کارەسات لە دوای کارەسات خەریکە یەخەی بنەماڵەی بایدن دەگرێ سەرۆکی ویلایەتە هەڵگرتووە ئەمریکایە چ مەسەلەیە ئەڤە سایەکە 2021 تایبەتیژی ژبووی بنەماڵە بایدنی هاتیە پشتێک ژیوانە هەیە بەڵام با زیاتر باسی سەگەکە بکەین لە 2021 هەتا ئێستا تقریبا 10,000 پەلاماری چی داوە کەسە تایبەتمەندەکان بە تایبەت بە کارمەندەکانی کۆشتی سپی وە زیاتریش باس بکەم کارمەندانی بەشی سکیوریتیەکەیان بەشی نهێنی کارمەندانی بەشی نهێنی ناو کۆشتی سپی ئەvە دەهەمین جۆرە تایبەتیژی ئەفسەیە گەلەکێ نەحەجم تێ هۆرە بێزار بینە تایبەتیژی کارمەندێن کۆشکۆسپی vê carê ڕەنگە بێتە دیرخستن ناوا کۆشکۆسپی دە تایبەتیژی بێتە دەرێ خستن چکی نەجارێکە vê carê وەکی جارەکە دیژی کەسێک بریندارژی کردە پشتی پەلا ماردانەوەی هەمات حاشێ ڕێوەت ڕەوت هەر کەسەکە توێ ڕۆبێت و بچێت و پەلاماڕەوەی دێت ڕۆژنامەی واشنگتن پۆست ڕاگەاندووە جارێکی دیکە چکەمە جارێ یەکەم نییە سەگە تایبەتەکەی جو بایدن لە کۆشکی سپی پەلاماری کارمەندێکی دیکەی داوە کە تا ئێستا پەلاماری دەکەسی داوە لە کاتێکدا 10 ساڵ مەشقی پێکراوە دەڵێن ئەم جارە ڕەنگە دیسان لە سەرەتاوە مەشقی پێ بکرێ و ڕەنگە ئەم جارەشیان وەکو سەگێکی تری بنەماڵەی جو بایدن کە ئەویش لە ناو کۆشکی سپی بوو دۆر بخرێتەوە لە کۆشکی سپی سەگێکی تریشیان هەبوو ناوەکەم لە بیرچوو ئەوە کۆماندورە کۆماندر بەخۆی سەگێکی تایبەتە لە زنجیرە سەگەکانی شوانی ئەڵمانی زۆر تایبەتن بەڵام لێرە خۆ زۆر فەقیر پیشان حوسڵی فەقیر نینە ڕەنگە بێتە دیرخستن ئیدی ژیانەوەیت نەوە کۆشکۆسپیدا نەمینت ئاخفتنی جو بایدنی خەلەتێتوی کەتنێتوی پیربینەوەی و ڕەنگەش بووی جۆرە دوێ نەگەهێت ئەو سەرکەوتی ئەمریکای بکرد شڕەخێکی بە شڕەخێکی دیبە تاوانێ سەرکوڕێوی بازرگانیکردنەوە چەکی گرێبەستێن نهێنیە بدەهان ملیۆن دلارە ڕەنگە وانە ببنە دادگەهێ سەرکاتیشی بێتە وەرگرتن vêjarê tawanê say jî sa dêta dîrxistin ji kuşkasbî hîn çi dibêjin dê Joe Biden û bina mala wê jî êne dîrxistin yan jî zehmet e birwa bikin nem dizanî seg li koşkî spî heye baş e bi cidî seg li wê çi dike nek seg pişîleyekî zor qişt û keşiyan heye pişîle wekû seg niye bi aqilî dadenîşî bo xwe ştêkî bîdenê erta ئەکید ئێستا ئەو کەسەی سەگەکە پەلاماری داوە بە ملیۆنان دلار قەرەبوویان کردووەتەوە وەڵام ئەڤەنە بەحەس کردە چکە ئەخۆژی کارمەندەتنەوە کوشکۆسپیدا ئەوژی حسابە کارمەند یان یەکیش بنەماڵە جو بایدنەوە کوشکۆسپیدا باشە ئەی بایدن چی کردووە وەستاوە سەیری کردووە ناو کاتە بایدن لەوێ نەبووە دڵنییا جاری پێشتر خێزانی بایدن خێزانی خانمایەکەمی ئەمریکا دەلبیە نەشیە کۆنتڕۆل کرد وێجارێژی کۆرەسە چێوی ئەگەر سەگەکە دەرڕەکەن کەس لە کۆشتی سپی بە ساغی نامێنێت دەیەمین جارە یاسین وێنێکی تایبەتی دانەوە ڕووداوەکە گەڤن تێ دەبینم وا بڕوا سەگەکە ڕۆژێک دێت پەلاماری بایدنیش دەدات ئەم زەحمەتە هەمی پۆلیس تایبەتیژی بەشە سکیورێتیە کۆشکۆسپی هەمی جوورێت خۆ بێ سایگرن ناهێ لە نزیکی جو بایدنی بر پشتیوان کۆرەسەتە هەمی هین بێژن پاشە ڕۆژە جو بایدنی بەرەفکیڤە دەمێنێت وەکی سەرۆک و خداند ناوە کۆشکۆسپیدا یانژی هێدی هێدی دێتە دیری خستن پشت سای بایدن و پشیکەوێژی دیرکەبین و خێزانەوی وێجارە بەرەفکیڤە بچین
ناوە سوشەل میدیا گەلێک بابەتێنە بڵاوکردن تایبەتیژێن هوەری گەلێک دەنگڤدن چی حەزیلینی بچە کنسرتی چ تایبەت یان داوەتنامە لە بوو بێ کە تۆ میوانی لای ئێمە کۆنسرتێکی تایبەتی فلانە هونەرمەند هەیە ئۆرکێسترای فلانە وڵاتاتەوە موزیکایکی زۆر تایبەت گۆرانی زۆر تایبەت دەگوترێ تام و چێژەکە گەلێکە تایبەتە هەکە مرۆڤ چتەوێری دەنگی خۆ خەڵک بلند کرد موبایلت خۆ وێ نەتکەن بەڵام ئەم جارەیە کۆنسرتەکە ئەوەندە تایبەتە هیچ هونەرمەند یان هیچ دەنگ بێژێکی تێدا نیە بە دەنگ گۆرانی ناوترێ یعنی هونەرمەند سترۆنۆ نابێژن ئۆرکێستراکە حازرە ئەمەژی سەرۆکی ئۆرکێسترۆیە گەنجەکێ مەغربیە ناوە کۆنسرتتە میوزیک ژەن هەمیت حازرن میوزیک تێتە لێدان ئەوەت ئەم گۆداری بکەین کۆبزانی چ مەسەلە پشتین گەزێ بووە بێژم دەنگ امرأة بين نساء الكون الله ئەو گۆرانیە زۆر خۆشە ئەگەر هەتا سبەش لێ بدرێت ڕەنگە ئەومان جێل ڕابگرین لەگەریشی گۆرانیەکەی بڵێن ئەوەتە بیرۆکەی کۆنسرتەکە ئەوەیە خەڵک هەمویان لەوێ لە جیاتەوەی کازم ساهر هونەرمەندە بەناوبانگەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا عێراقی کازم ساهر لەوێ حازر بی زیدینی عەشقەن زیدینی بڵێتەوە نا هەمویان بە هەزاران خەڵک لەوێ لەو هۆڵە گەورەی لە مەغرب حازرن و هەمووشان موبایلیان لەدەستە وشە بە وشە لەگەڵ گۆرانیەکە دەڕۆن لەگەڵ کۆنسرت لەگەڵ میوزیک ژەنەکان مەبەستم ئۆرکێسترا گەورەکە زیدینی عەشقەن وشە وشە لەگەڵی دەڕێنەوە ئەوە یەکەمین جارە کۆنسرتێکی وا ساز بکرێ بە تایبەت بەبێ ئەوەی هونەرمەندێک بە دەنجی خۆی گۆرانی بڵێ نە حازرێت نۆڤە کۆنسرتدا هەمی هەرێک و بدەنگی خۆ ئەوەی دەنجی خۆشە ئەوەی دەنجی ناخۆشە ئەوەی دەنجی نیویە ئەوە دەنجی بەرزە هەمووی تێکەڵ دەبی لە ئاخری شتەشی جوان دەردەچی وەکو ئەوەی هەکە ئاژی لێرە بۆم داد دیال بێژم دەنگی من حتى نەخۆشی بۆ دۆ نۆڤدا بەرزە بێت کەس ئاگالی نەبوو کە ژوان دەنجی ناخۆشە بۆ چار ئارت ئەوە ئەو بۆ چار ئەو کابرای تایبەتیژی ئەف بیرۆکە دەڵێ ئەف گەنجی مەغربیە کۆ کۆنسرتەکە هۆسۆ ڕێکخستی نەبتنێ ئەف سترۆنا کازم ساهری دەها سترۆنی دیژی تایبەتیژی گەلە سترۆنێن حتى ئین مەغربیژی هات نەگوتن وهشينجي في كونسرتي بهميسترا نخوبة القناة بو شارتي بين اليوتيوبي قال لك دانك فدا چونكي هزرا كوميديا طيبة نوا جيهانا ميوزيك وسترانا خلق چه گوتن حتى عبيد باشدارجي لا تيك توك پارچه کی کنسرت کم بینی برواب کن هیچ کنسرتی کیم نبینی و هنده خوش بید بس دی خوش بوش تشی تایبت بود دنگ خوش و نخوش کن برزونی وی کن همه تیکل بود لگل او موسیقی خوشن اما داهنانه بو شار هنرمنده چی داهنه را همیشه بو بیروکانه داهنان دکا بو شار ما بسی او گنزه مغربیه اورکسترا طیبت جاوی همی پرگابری اما بیروکه بس لبیروکه گورتر و گرنگتر ڕێکخستنەکە بووە ڕێکخستنی بەتایبەت ئەو هەموو خەڵکە پێکەوە گۆرانی بڵێن زۆر زەحمەتە ئاما دەبووان و موسیق ژەنەکان نایاب ڕێکخراو بوون عەلی ئەحمەد وەربێژن پرۆستیژی کۆرێکی گەلێکی جوان ڕێکخستنەکە گەلێکە تایبەت دیاوسە دەنگێکی خوش وەکە دەستت ماسترۆی هەمی پێک بە بۆ چاری وەسە پێک بەگوتن داهێنانەکانی بۆ چار بەردەوامن
زەوق و سەلیقەی ئەم پیاوە نایابە دەنگ و دەنگێکی تایبەت لی کوڕی هەیە ناومانگێکی تایبەت ناو وڵاتین عەرەبی تایبەت ژیر مەکردێت ئەمە بۆ برادرێکم باشە لە ناو سیارە مێشتی بردوم هێندەی لەگەڵ گۆرانی بێژەکان گۆرانی بڵێتەوە لە کۆنسێرتێکی وا دڵی دادەکەوێت وەڵام منیش زاری وە هەمە ها وشەکانیشی نازانم دەنگم نیمی دەکەم ئەبژم گەلێکش ماکسۆنانە وەختێت گەل سترۆنێ توژی حەسکی دەلبێژی تو نزانیم زەمان ئەسڵ دەوێ خود تێک شێلی حضرين أستاذ جانن طيب تجدنا بالسوشيال ميديا دنجة كزيدة فدن كريستيانو رونالدو أمره للجابون بوا أو تسكي خوي ديالك دو سكس باك أمنيش بتمام سكس باك يدرسنا يستعمل من يك باكا وان باكا البرامبرج ده كرة زاروكي جابوني راوستايا أفادي تشكن شو مثلا كريستيانو رونالدو يا السعودية برف جابوني بتشوي أوتا تشالنجي يعني هي أمن دالا حزيدية تشالنجي شيء تايبت لقل كريستيانو رونالدو بکە دەستپێکێ دەستی خۆش زکەوی دێت کریستیان رونالدو دیار بی فانێلەوی برند کرد و حەز کرد سەکتە زکەوی دەستی خۆشی لێ دێت کە ماسۆڵکێت زکەویت باشن هێدی و ماسۆڵکێتی دەرکەوتینە پشتی هەنگێ ئەو زارۆکێ ژاپۆنی بخۆشیت بێشتە کریستیانو رونالدو کابینە داعش زکێتە بینم فانێلێ خۆ ڕات کرد لێ پشت دێنەکە تایبەت یا وەرزشیوی ئەوژی گرێدایە يعني أوجي جبوي باراسنا ماسول كتيا. بيشتى كذا أجي ماسول كتيا بينم كاتشانا. يتر كريستيانو ديسان أوش ماسول كخاني خوي بينشان ده. نوكا كريستيانو مجري شة كو تني جبوي في تشالنجات قال فيزارو كينا شة جابوني. بالكو أو قال النصر يا نخوب طيبة تجي يا السعودي شوينا جابوني جبوي كامبينا كاورس يا راهنون طيبة تجي تابابي كاودي دمکی الویری بن کوش بوی یاریم بید او خو حاضر کن کریستیانو رونالدو که است لقل یعنی نصر لکن پیچی آماده کاری دان الژاپن ماسول که کانی سکی لقل من داله چی ژاپن برآور دکات طبعا یتوی قالت طیبتن بس با رنگ او زاروکش بگهت آستکی قاله که باش یا من ایک پاکه اشتم قاله قامای اوا اکسترا افریقایی صباحی جی دمجم نه جبیرام شو صباحی نه دوزبانه سيزبو شنبيه دين خدمات هر شاد بجي